سڵاوتان لێ بخۆشەویستان گەڕام وەلاتان لە ڤیدیۆیەکی تری نوێدا کەم جارە باز لەوەی دەکەین یاریەکانی نێتێندۆ هەروە قەولم پێدا بوون لەسەر پیسی ئەنجام دێن. زۆر باشە خۆشەویستان، سەرەتا داوای لێبوردن دەکەم. ماوەیەکی زۆرە تەقریبەن مانگێک دەبی ڤیدیۆم دانەنایە لەبەر هەندە هۆکار ئیشەڵڵا بەردەوام دەبین. بۆ پشتگیری کەناڵەکە لایک و سەبسکرایبی کەناڵەکە لە فکر مەکەن با دەست پێ بکەین. سەرەتا هەروەک چەند جارێک لە ڤیدیۆکانی ڕابردوو پێویستمان بە وێبسایتەکەی خۆمانە لێکوانە دێی بەشی نێتۆندۆ دەکەیەوە و لە بۆ فێرکاری ئەو کاندکەش فێرکاریمان دانایە لە یوتیوبەکە. ئێستا سڕەی نێتۆندۆیەکەی لێکوانە دوو ئیمولێتەرم هینەیە کە دەتوانی یاریەکانی نێتێندۆ سویچ پێ بکەیت. لێکوانە من ئیدنی تاقی دەکەمەوە لێرە لە بۆ داڵۆنکردنی ئیدن ئەم بەشەدا دەگری، دوایە لە بۆ کۆمپیوتەری دەمانەوێت و لەسەر پلاتفۆرماکان کەش بەردەستە لە مۆبایل. ئێستامە لەسەر پیسی دەمانەوێت ئەنجامی بدەین. داوڵۆندیدا دەگری دێ خوارێ لێکوانە بەشی ویندۆز دەبینیەوە، لێکوانە یەکەم دانیان دادەگری دادەبەزی ئەم دامەزانیە گۆشدای بەزێنن کە دادەبەزان بگین لەسەر شاشەی باشە هەر فایلش زیپەکە دەکەوە هەرەوەندەی تێدایە فایلشی دوو دروستکە هەمووی کە ناو فایلەکەی باشە هەرەوەندەی تێدایە کێشە لۆ دروست ناکاتن. لە پاشان پێویستت بەوەیە کلیلی لۆ بینی، ئەوەی دووەم کلیلەکەیتی لێکوانە دێ خوارێ ئاخر ڤێرژنی دابەزێنە داوڵۆندی داگرا کە داوڵۆند داگری کەوسەر دادەبەزی ئەوش بینە سەر شاشەی. دوایەکە پێویستمان بە فرێموێرەکەش دادەبەزێنین دێ خوارێ کۆتا ڤێرژن 300 مێگابایتە داوڵۆند دادەگری ئەوش داوڵۆند دەبی ئەم گۆشدای بەزێن. دوایە لە پاشان شوێنێکمان هەیە لە بۆ دابەزانی یاریەکان. ئێکوانە دەتوانی یاریەکانی لێ دابەزێنی، ئێکوانە شوێنی یاریەکانە هەر یاریەکە بە خۆت عەزل لێ بوو لای بەزێنە و یاری پێ بکە. یاری زۆری تێدایە بە گڵتان دەبی FC24 ئەو جاوە بایپاس و شتیشی ناویەکە سەر کار دەکات. ماینکرافت یاری زۆر باش تێدایە هەڵەوای و یاری زۆر تێدایە. ئەوجا ئەو یاری کە دەتەوێت هەڵی بژێرە و دایبەزێنم بۆ نمونە بصراحة نێتێندۆ یعنی سوپەر ماریۆ باش کە ژنەکەتان دەرینە بەرنامەکە کردارە ناو فایلەکی پێویستان بە کلیلەکەش دەبی عینە فایلەشی دروستکە لێکوانە کلیلەکان بکەنایی بۆ شوازی ڕای کێشن بیکەرە ناو فایلەکەی و فرێموێرەکەش بە هەمان شێوە فایلەشی لۆ دروستکەن هەمووی سلێکت ئاڵکەم بە کۆنتڕۆڵ ئەی ڕای کێشنە ناو فایلەکەی کێشەتان لە دروست ناکەی ئینشاڵڵا. دەچنە ناو ئیمولێتەرەکەی کە چونە ناو ئیمولێتەرەکەی یەکەم دانێنەوە ئەوە ئیمولێتەرەکەیە. لێکوانە پێویست بە چەند ئەوەش دەبی بۆ نمونە دەبی کلیلەکەی ئینستاڵ بکەی کیدا دەگری کلیلەکە لە چەندە دانەیە ئەمن لەسەر شاشەی دامنایە ئەو شوێنی کلیلەکانمە لێکوان دوو دەداتێت تایتڵ نا بەس پۆرتکیەکەی دێنی ئۆپن دەکەی ئەمن ئینستاڵم کردیە ئەنگۆژ ئینستاڵی بکەن و دووبارە پێویستان بەوەی دەبی کە فرێموێرەکەی ئینستاڵکەن
بەشی توڵدا دەگرن ئینستال فیرموێر فڕۆم فۆڵدەر لە چێن دەرکاندانەیە ئەم لەسەر شاشەمدانەیە فایلەکە یەک کلیکی لێ دەکەی و سلێکت فۆڵدەری دەکەی چاوەڕێ دەکەی هەتا هەمووی ئینستاڵ دەکات. زۆر ئاسانە هەر ئەوەندەیە هیچ کێشەت نییە. زۆر باش ئێستاکە تەوا بوو و کە یاریەکیشدا دەبەزێنن بۆ نمونە لێکوانە یاری سوپەر ماریۆ لێکوانە یاریەکەمان سوپەر ماریۆ گالاکسی NSP ڕۆم گەمەکەیە خودی گەمەکەیە و 3 گیگابایتە قەبارەکەی و جاری وەشەیە گەمەکە تایتڵ ئەپدێتیان پێویستە ئەوەش تایتڵ ئەپدێتەکەیتی باشە لێکوانە ئەگە بتوێ گەمەکەی دابەزێنی هە لە ژێر خۆی NSP ڕۆمدا دەگری داوڵۆن گەیم داوڵۆن فایل فاوریدا دەبەزی باشە هەر گەمەک ویستان و لە بۆ تایتڵ ئەپدێتەکەش بە هەمان شێوە NSP ڕۆم ئەپدێت داوڵۆن گەیم داوڵۆن فایل فاوریدا دەبەزی. زۆر باش کە داتان بەزاند فایلێکی لێکوانە دروستکەن بە ناوی نێتێندۆ گەیم و لە ناو نێتێندۆی و لە بۆ زیادکردنی گەمەکانیش کە بەرنامەکەت کردەوە دەبڵ کلیکی لێ دەکەی لە ئاد نیو گەیم شوێنی یاریەکەت لە چێە ئەم لەسەر شاشەمدانەیە فایلەکەی هەر دەبژێری سلێکت فۆڵدەر دەکەی یاریەکان زیاد دەبی. ئێستا کەش بەچین یاری تاقیکەینەوە جا هەڵەونایدی یانەوە فەرقیان نییە با هەڵەونایەکەی تاقینەوە حەزەکەی دەبڵ کلیکی لێ دەکەی چاوەڕێ دەکەی هەتا دەستە ناوی. زۆر باش و داوای لێبوردنیشتان لێ دەکەم سەبارەتبەوەی لە مێژ ڤیدیۆمدانە بەس ئینشاڵڵا بەردەوام دەبینەوە لەوە هەندە هۆکار دەشت ڕێگری بوو لە پێشمان ڕێگرەکانمان لادا ئینشاڵڵا کێشەمان لە بۆ دروست نابی و ستارت نیگەی هەر فێرکاریشتان پێویست بوو لە کۆمنتی ئەم ڤیدیۆیە بینووسن ئینشاڵڵا ڤیدیۆی لەسەر دەکەین. بڕۆناو یاری ڕاوناتی بەخۆی ئەوەی زۆرە کەسی نوشتی زۆرە ئاتی یەکەم فارلۆ زۆر جوانە بە سەوتی یاریەکەی لە پێنگۆ هەندە کەسکەم. زۆر باشە ئەگەویست شتان گەورەی بکەن F11 داگرن گەورە دەبی. زۆر باشە وەک دەبینن نەوەش یاریەکەیە زۆر بە ئاسانی دەزانی ئەنجامی بدەیت هەر یاریەک کە بە خۆت ئاز لێ بوو دەتوانی بیکەیت. نام دیتەوە جوانە بازدا نا یاریەکی ئینسایدە بەڕاستی زۆرشم کردیە ئەو یەکەم جارەوە نوعی تاقی دەکەمەوە ئەوچ
زۆر باشە ئەو دە بابچین سوپەر ماریۆیەکەش تاقی بکەینەوە ئەگزێتش بکەین بچینەوە بەرنامەکەی و سوپەر ماریۆش با تاقیکەینەوە خراپ نییە زۆر ئاسانە بەس لە خۆتان تێک نەدا ئاسانی دەتان یاریەکانی نێتێنجێ بکەن زۆر باشە با نیو گەیمێک بکەین یەک نەفەری دەتان 4 نەفەریش بکەن دەتان 4 نەفەریش بکەن 3 نەفەری 2 نەفەری 1 نەفەریش باشە کارکتەرەکە بە ئەویان بی جەماع لێکوانە ماشەڵڵا کەسنێکە گەلە زۆر گوتم با سەری یەکەمەوە بی بێزار نەبن لێ یەکوانم سەریع کردیە داوای لێبوردن دەکەم دەیەستا لە دەستە خۆمان بڕۆ یاری بڕۆ یاری جوانە تایبەتە بەڕاستی نا تۆ نا بخوا بێتامۆشش جوانە بڕۆ چێک پۆینتە چ پێم بە بەخوای هێزش تایبەتیە و خۆشەویستان ئەگەر هەر پرسیارەکان هەبوو یانیش هەر فێرکارێکتان پێویست بوو لە کۆمنتی ئەو ڤیدیۆیە بینووسن ئینشاڵڵا ڤیدیۆیی لەسەر دەکەین زۆر باشە خۆشەویستان لێرە هاتنی کۆتایی ڤیدیۆیەکە هیوادارم بە دڵتان بی و چێژ لە یاریەکان وەرگن بۆ پڕگرنی کەماڵەکە لایک و سەبسکرایب لە فکر مەکەن خواتان لەگەڵ